بكل أمل وعزم على ئەو پیاوەی ویستی حساب بۆ واقعی سیاسی عراق نەکات، واقعی سیاسی عراق هیچ حسابی بۆ نەکرد. عەلاوی لە پێکەنانی حکوومەت شکستی هێنا، ئاڵای سپی هەڵکرد. چاودێرێکی سیاسی باس لە گرنگترین ئەو هۆکارانە دەکات کەوایان کرد کابینەکەی عەلاوی بەر لە لەدایکبوونی بمرێت. قەیرانەکانی جۆرا و جۆر دەنە و عێراقدا هەیە، خەڵک لەسەر شەقام هەندێک داواکاری هەیە، لایەنەکانی سیاسی هەندێک داواکاری تری هەیە و ئەم قەیرانانە بۆ هەر کەسێکی کە بیەوێتن کابینە پێک بینیتن لە باردۆخی ئەمڕۆدا زۆر زەحمەتە. هۆکاری تر بۆ شخصی خودی عەلاوی دەگەڕێتەوە. عەلاوی ئەم شێوازەی کە بەکاری هێنا بۆ ئەوەی کە بتوانێتن متمانەی لایەنەکانی سیاسی بەدەستبێنیتن سەرکەوتوو نەبوو. لە سەرەتا خۆی دەتوانین بڵین کە زۆر لە لایەنەکانی سیاسی ڕازی بوون کە شخصی عەلاوی دەستنیشان هاتەکردن بۆ ئەوەی کە کابینەکەی پێک بینیتن، بەڵام لە کاتی گفتوگۆکردن بە شێوەیەک گفتوگۆی کرد کە هیچ گرنگی بە لایەنەکانی سیاسی نەدەدا. ڕۆژی یەکشەممە ڕێژەی یاسایی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەکەی عەلاوی تەواو نەبوو. ئەمە جاری دووەم بوو کە بەهۆی باکۆتی کورد و سنە و بەشێکی شیعەکان عەلاوی نەتوانێت مەلەفی کابینەکەی بباتە هۆڵی پەرلەمان. بەڕای پسپۆڕێکی زانستە سیاسیەکان پێویستە ئەو کەسەی کاندید دەکرێتەوە ئەزموون لە هەڵەکانی عەلاوی وەربگرێت، بە تایبەت لە مامەڵەکردن لەگەڵ کورد. ئەوانەی کە هاتنەوەتە سەر حکوم ئەگەر بێت و دەست لەم هەڵە و لەم شکستەی کەسەکانی وەکو عەلاوی و شەهرستانی و جەعفەری وەرنەگرن، بێگومان ئەوە حکوومەتێکی هەشاش و لەرزۆکیانە بێت. بە تایبەت ئێمە بینە ڕووبارودۆخی عێراق خۆپیشاندانێک بەردەوام هەیە، خەڵک ناڕازیە لەو دەسەڵاتانی کە پێشان ئیداری عێراقیان کردوە چاوەڕێوەکەن ئەو کەسی کە دێتە عێراق خزمەت بە هاوڵاتی عێراق بەگشتی بکات، بۆیە ئەبێت ئەو کەسانە دەرزیان لەم هەڵەیە وەرگرت بێت و بۆیان دەرکەوت بێت. هەر کەسێک دێت ئەبێ خوێندنەوەیەکی واقعی هەبێت، نەک نابابەتی بۆ بارودۆخی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەت. کورد تاگەیشت بە ئەنجام لەسەر یەکریزی و هەڵوەستەکەی خۆی سوور بوو، بەری یەکریزیەکەشی چنیەوە. ئێستا 15 ڕۆژ لە بەردەم سەرۆککۆماری عێراقا تا کەسێکی دیکە بۆ پێکەنانی کابینەی حکوومەتی عێراق ڕابسپێرێت. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.